بەناوی خوای گەورە سەڵاتان لەبێت بینێرانی بەڕێز حکومەت هێرێم بە کۆمەڵی قەرزەوە ماڵاوی لەم ساڵ دەکات و تاوکو ئێستاش چارنووسی موچەی مانگەکانی 11 و 12 دیار نییە. حکومەت هێرێمی کوردستان لە موچەکانی 2020 تەنیا 5 موچەی داوەڕوا چارنووسی حوت موچەش نادیارە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان سەودەی سەرکی، هەروەها دکتۆر محەممەد ئەمین مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. حکومەت هێرەم بە کۆمەڵی قەرزەوە ماڵاوی لەم ساڵ دەکات و تا ئێستاش وادەی دابەشکردنی موچەی مانگەکانی 11 و 12 دیار نییە. کابینەی نوێمی حکومەتی هێرەم لە موچەکانی 2020دا تەنها 5 موچەی دابەش کردووە و چارەنووسی حوت موچەش نادیارە. حکومەت موچەی مانگی یەکەم ساڵی بە تەواوی داوە، بەڵام موچەی مانگەکانی 2، 3 و 9دا بە لێبڕینەوە دابەش کردووە. هەروەها بە بڕیارێک کابینەی نوێمی حکومەت هێرەم موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 بێ سەر و شوێن کرد و ناویشی نەناوە قەرز و پاشەکەوت. سەبارەت بە موچەکانی مانگەکانی 11 و 12 نازانرێت کەی دابەش دەکرێت. لە نووسراوێکی وەزارەتی دارایی هەرێم بە منبەسی حساباتی کۆتایی داوای لە گەنجینەکان کردووە لیستی موچەی مانگەکانی 11 و 12 ئامادە بکەن. سەرچاوێکیش لە وەزارەتی دارایی بە میدیاکانی دەسەڵاتی ڕاگەاندووە ئامادەکردنی لیستی موچە پەیوەندی بە دابەشکردنی موچەوە نییە، بەڵکو بۆ ڕێخستنی حساباتی کۆتایی ساڵە. کابینەی نوێمی حکومەتی هێرێمی کوردستان لە 2020دا هەموو قورسای و بارگرانیەکانی خسۆتە سەرشانی موچەخۆران و هیچ هەنگاوێکی بۆ چاکسازی ڕاستەقینە لە بواری داهاتەکان نەناوە. چاوەڕوانیش دەکرێت ئەگەر هەرێم و بەغدا ڕێک نەکەون دۆخی موچەخۆران لە ساڵی نوێدا خراپتر بێت. دوایەوەی حکومەتی هێرەم لە ساڵی 2014 بە سربەخۆ نەوتی فرۆش هەرێمی کوردستان کەوتە قەیرانێکی سەختەوە. لەو کاتەشەوە تا ئێستا حکومەتی هێرەم 12 موچەی تەواوی موچەخۆرانی خواردووە و 34 موچەشی بە پاشەکەوتەوە دابەش کردووە. لەگەڵ دابەشکردنی موچەی 4 مانگ بە لێبڕینەوە. کۆیە و پارانەی حکومەت لە ماوەی 6 ساڵدا بە موچەخۆرانی نەداوە لە 16 تریلیۆن دینار زیاترە. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا عومەر بخێردن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتەلەوە دەست پێ بکەین سەبارەت بە موچەی مانگی 11 و 12 هیچ دەنگ و باسێک لەبارەی موچەی ئەم دوو مانگەوە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سوپاس کاک حەکیم، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەشتان. سەبارەت بە ئەو دوو موچە طبعاً ئەنجومەنی وەزیران بە حسابی خۆیان ویستیان چاوی خەڵک لەسەر ئەو ئەرک و بەرپرسیارەتی کە لەسەر ئەمانە بگوازنەوە بۆ بەغدا و وا بکەن کە ئەگەر بەغدا پارەی نارد و بودجەی ناردەمانیش موچە ئەدەن و ئەگەر نەی ناردەمانیش ناتوانن و موچە نادەن، کە ئەمە شتێکی ڕاست نییە لە ڕاستیە، چونکە ئێمە هەرێمێکی دەستورین فیدراڵین، تۆ یان لەگەڵ بەغدا سەرچاوەکانی داهاتت بەشەکەی یان نەخێر بەشت نەکردو خۆت سەر بە خۆی ئابووریت ڕاگەیاندووە و خۆ دەبێ بوو جە موچەی خۆت دابینکەی و کاتێک کە تۆ ناچیتە ژێرباری ئەوەی کە نەوتەکەیان ڕادەستکەی لە بەرامبەرەوە نزیکە 1 ملیار دۆلاری مانگانە وەرگری، معنەوەیە تۆ ئەو داهاتێک کە خۆت هەتە زیاترە لەوە، بۆ یەکەواتە بەرپرسیارەتەکە لای خۆتە کە ئەوان وایان کرد موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8یان وەلانە بە حسابی خۆیان هیچ ناوێکیان لێنە نەپاشەکەوتە نایدەنەوە نە پابەندیەکیان هەیە بەرامبەری هیچ یەکێک لەوانە و هاتن لە مانگی 9 دەستیان پێکرد عەلا ئەساس هەموو مانگیەک موچەدەن. بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتە و ئەم حکوومەتە و ئەم ئەنجومەنی وەزیرانە درێژە پێدەری هەمان سیاسەت و ئەنجومەنی وەزیرانەکانی ترە. تەنها کاتێک دەتوانێت کەمترین پابەندی بەرامبەر مانفەکانی هاوڵاتیان جێبەجێ بکە
کە پارەکە لێ بڕژێ نەوەکو بەگارخستنی عەقڵ و ژیری و دڵسۆزی و بنەما پێشکەوتوەکانی بەڕێوەبردن و ئابووری بۆی زۆرترین داهات کۆ بکەیتەوە بۆی باشترین ئیدارە بکەیت. ئەبینین مەسەلەن کاتێک نرخی نەود لەسەر و $100 بوو و لە بەغاشەوە بودجە هات ئەمانیش لێرە موچیانەدا چونکە پارەکە زۆر لەوە زیاتر بوو و ئەتوانرا زۆر کاری گەورەی پێ بکرێ ئەگەر سیاسەتێکی هەڵی بەڕێوەبردن نەبووە. ئەتوانرا ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بە ڕێژەیەک بینا بکرێ و بنیاد بنرێ کە ئێمە بەرگەی 10 ساڵی قەیرانیش بگرین و ئەتوانرا کەرتێکی تایبەتی بەهێزی دوور لە قۆرخکاری هان بدرێ و پشتگیری بکرێ و پشتیوانی بکرێ کاوشانی کەرتی گشتی هەلی کار زۆر بە زیادەشەوە بڕەخسێنێ. هەموو ئەوانیان نەکرد و بۆیە هەر ڕۆژێک هەر قەرارێکەدان ڕۆژی دوایی بەداخەوە ناڕاستی ئەو قەرارە بینین بڕیاریاندا مانگانە موچە بدەن وای ئێستا بینین ئێمە لە مانگی 12 تەواوەکەین ساڵی 2020 تەواوەکەین ئەوان ئەو مانگانەشیان نەدا کە خۆیان لەم دووسێ مانگەی پێشوا بڕیاریاندا کە مانگی دەویان کە بەڕێزوتت کە بڵین 5 مانگیان هەر خواردیان هیچ بڵین ناکرێت لیزان بەسەر خۆیانەوە وتیان لەگەڵ عێراق سیستەمی موچەکە ڕێ دەکەینەوە بۆچی ئێستا لە عێراق موچەی مانگی 12 بەش بکرێ بەڵام لێرە ئێستا مانگی 11ش چارنووسەکەی دیارین لەوەش لە هەر ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵکە کەوتیان بۆیە سیستەمی موچە لەگەڵ بەغداد ڕێک دەکەینەوە بۆەوەی ئەو بڵین 5 مانگیان نەدا. هەر ئەم تونێلە تاریکەیە کە گەر بچیتە ناو تونێلە تاریکەکە یەک دنیا ناشەفافیەت و نەمونی دامەزراوە و قۆرخکاری و دزی و دابشکردنی داهات لە نێوان دوو ئیدارە ڕاستتر وایە بڵین لە نێوان دوو حیزبە ڕاستریش وایە لە نێوان دوو بنەماڵە هەر ئەمە هۆکارەکەیەتی لە ڕاستیە و چونکە تۆ دوو اختیارت هەیە یان لەگەڵ بەغدا ڕێگەکەی خۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا هیچ فەلسەفەیەکی تیان نییە شاند بچێ و گفتوگۆ بکە و هیچی ناوێ بەغدا زۆر بەڕوونی ئیتر ئەگەر هۆکارەکە تەکنیکی و دەستوری بێ یاخود هۆکارەکە سیاسی بێ ئێستا داوای ئەوە کات و پێشتریش داوای ئەوەی کردووە و ئەو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەش کە با بڵێن خۆی حراج کردووە لە بەردەم لایەنە سیاسیەکانی بەغدا و بودجەی ناردووە ئەو کاتانەش مەرجەکە هەر ئەمە بوو کە بڕێک نەوت لە ڕێگەی سۆمەوە ڕادست بکرێ بۆ ئەوەی ئەگەر لێکدانەوە دەستوریەکانیش نەبن بۆی لە ڕووی سیاسیەوە ئەو حیزبانەی لە بەغدا حکومڕانن یا ئەو ئەنجومەنی وەزیرانەی لەوێ هەیە قەنەعەت بەڕای گشتی عەرەبی ناوەڕاست و خواروی عێراق بکە کە هەرێمی کوردستان لەگەڵمان بەشدارە لە زیادکردنی داهات ئەوە تا بڕێک لە نەوتەکەی تەسلیمی ئێمەکە بەڵام کاتێک تۆ بڕە نەوتەکە تەسلیم ناکەی و یەیتە ناو چیرۆکی وەکو چیرۆکی مێشی لێهاتووە وڵا داهات تەسلیمەکەین ئەوانیش بەوە ڕازی نابن چ مەجبورن یعنی ئەو بەس ئێستا بۆ موچەی مانگی 11 و 12 کە بەرە زووتت دەیانەوێت بۆ خەڵک بخەڵەتێن بڵێن ئەگەر پارەکە لە بەغدادەوە هات موچەدا بەژەکەن بە پێداهاتی بەرەسی خۆیان موچەدا بەشکەن ئێستا خەڵک زۆر پێش پرسیارەوەندێک تۆپەکە لە گۆڕپانی بەغدادا ئێستا تۆپەکە لە گۆڕپانی چێدا بوو دابینکردنی موچە ئەو موتەی مانگی 11 و 12 خۆی تۆپ لە قاچی کەسێکە هەیە کە بەهێزە بەڕاستی ئەمان لاوازن تا سەر ئێسقان لەبەرەوەی پشت بە شەرعیەتی یاسایی و دەستوری و میلی نابەستن یعنی قوەتی خۆیان لە خەڵکەوە وەرناگرن بۆ چونکە ڕازگۆنین لەگەڵ خەڵکە هەر ڕۆژێک بەڵێنێکیان ئەکەوێ هەر ڕۆژێک ناڕاستیەکیان لە پێشاوی خەڵک دەرەکەوێ و خاڵی دوام پشت بە یاسا نابەستن بۆ بەڕێکردنی کارەکانیان تۆ تەماشاکە یاسای بودجەت نییە تەماشاکە شەفاف نییە تەماشا بکە سندوقی داهاتە نەوتیەکانت نییە سندوقی خانەنشینیت نییە بژمێرە یاسا یەک لە دوای یەک لە پەرلەمانەوە کە سەرچاوی دەسەڵات و شەرعیەتە لە پەرلەمانەوە دەرچووە و لە ئەنجومەنی وەزیران خراوەتە ناو ڕەفەکان فرامۆش کراوە دەسەڵاتێک بەم جۆرە ئیدارە بکات هەموو ناتوانێت یعنی ناکرێ و نابێت ئێستا لە ئەنجومەنی وەزیرانەوە وەنیە ئەو نییە لە ڕای گشتی هێندێکەوانی کە تەییدی ئەم دەسەڵاتە شکست خواردەکان ئەڵێن ئەوە تا لە بەغداش دەستی بۆ بڕینی موچە برد لە ڕاستیاوە بڕین نییە ئەنجومەنی وەزیران لە بەغدا پرۆژە یاسایەکی ئامادە کردووە ئەگەر لە پەرلەمانەوە کە سەرچاوەی شەرعیەتی هەر قەرار و پرۆسەیەکی کارگەڕووی ئابوووریە ئەگەر لە پەرلەمانەوە پەسەند کرا ئەو بڕەباجە بخرێتە سەر موچەی ئەو فیئانە 500,000ش ناگرێتەوە
لەسەر و 500,000 ئەگەر تا ملیۆنێک بوو 50,000 لەکەمەکرێتەوە. ئەگەر پەرلەمان ئەنجومەنی نوێران لە بەغدا ئەم پرۆژە یاسایی پەسەند کرد ئەوسا لە پەرلەمانەوە هەرچی شتێ پەسەند بکرێ شەرعیەتی هەیە. بەڵام تەماشاکە ئەنجومەنی وەزیران لە ساڵانی ڕابردووە موچەی کردوتە نیوە پاشەکەوتی کردووە لای داوە نەیداوە دوای خستووە بە یەک قەراری ئەنجومەنێکی وەزیران بە یەک قەراری سەرۆکی حکوومەت. ئەمە لە کوێی دنیا هەیە؟ کێ ئەم دەسەڵاتەی بەواندا؟ خۆ هەرێمی کوردستان پارچە گۆشتێک نییە دۆزرابێتەوە خراپێتە بەردەم دوو حیزبی سیاسی بەبێ گەڕانەوە بۆ خەڵک بەبێ گەڕانەوە بۆ نوێنەرانی خەڵک بەبێ گەڕانەوە بۆ سەرچاوی دەسەڵات و شەرعیەت چۆنیان بوێ وا قەراری لێ بدەن. بۆیە ئێستا هەرێمی کوردستان نەوەکو تۆپەکەی لە قاچانیە هیچی لە قاچان نەماوە تاوەکو خۆی بە یاریزانێک بزانێ و ناشتوانەیە کەمترین ئیلتیزام یاریزانێکی دۆڕاون یاریزانێکی دۆڕاو بە گەلەکەی دۆڕاو بە شەرعیەت دۆڕاو لە نێودەوڵەتی و هەرێمیە و ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ یا گەلەکەشی ئەدۆڕێن بەداخەوە. سپاس دەکەم بەگەر دکتۆر ئامادە بێت. دکتۆر سپاس بۆ بەڕێزیشتان. ئەگەر سەرەتا لەوە سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بەوەی کە ئێمە لە موچەکانی 2020 حکوومەت هێرێم لە موچەکانی 2025 موچەی داوە پێ دوایە لە هیچ شوێنێکی دنیا شتێکی لەم شێوەیە هەیە حکوومەتێک لە 12 مانگە 5 موچە بدات دەکرێت ناوی بنرێ حکوومەت؟ سپاس بۆ جەناب و بۆ میوانەکان و بۆ بینەرانیش. ئەوەی کە لە کوردستانی ئێستا ڕوودەدات بەڕاستی بەردەوامی هەمان قەیران و ڕەوشە کە لە 2014ەوە دەستی پێکرد و ئێستاش بەردەوامە و هەموو ئاماژە هەموو ئەزمون پێمان دەڵێت کە ساڵی داهات و شەو حاڵە بەردەوام دەبێت. ئەوەی کە لە شوێنی تر ئەو حاڵەتە هەیە باوەڕاکەم هەبێ گاش بێ زۆر دەگمەنە. ئەمجاریش ئەگەر هەش بێ دەبێ پاکانەیەک بکرێت بۆ حاڵەتێکی هەیە بەڵام ئەگەر لای هەرێم لای حکوومەتی هەرێم پاکانە چییە بۆی کە ئەو حاڵە دروست بووە. بە ڕای من هیچ پاکانەیەک نییە بۆی کە ئەو حاڵە لە کوردستان دروست بووە ئەو حاڵەکە خەڵکی کوردستانی تووشی گرفت بوون ئەو حاڵەکە خەڵکی کوردستانی لە ڕەنجدان لە ئازاران ڕۆژانە ساڵانە مانگانە هەر ڕۆژە بە قەیرانێک تەمەنی خۆیان بەسەر دەبن و حاڵەتەکە گەشتوتە ئاستێک بەڕاستی کە دەبێ ئێمە پێناسەی تازەمان بۆ هەموو ئەو ئەزمونێک کە لە کوردستاندا پێڵێن ئەزمموی هەرێمی کوردستان هەبێت هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی کارجەڕیەوە. ئەمجار بابزانین ئێمە مشکلەمان چێ لە وڵاتە ینی بۆ ئەو حاڵەتە دروست بووە ئەمە تا پێناسێ حاڵەکانەکەی ناتوانین بزانین سپینە یا دوو سپیا لە داهاتوودا چۆن چارەسەری حاڵەتە دەکەین. جا بەڕای من چەند جاری تری شوتومە مشکلەی هەرە گرنگ لێ دەسەڵاتداری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بەرداخەوە کە لە ئاست ئەو بەرپرسیارێتە مێژویە نەتەوەیە حتا ئەخلاق و ئینسانیەتدا نەبوو کە خەڵک چاڕوانی لێ دەکرد بەڕاستی دەنا مەحقول نییە تۆ لە وڵاتێکا بێت ساباری سروشتی زۆرت هەبێت هێزی کاری گەورەی گەنجت هەبێت نەوتت هەبێت گازت هەبێت ئەمجارش دامان حاڵداتۆ نەتوانانی مەسەن ئاساییترین شت کە موچێ فەرهەمی بکەیت و لە هەمووش گرنگتر من کات خۆی بابەتێکم نووسی بوو کە ئابووری تەنها نیە تۆ هەر نەوت و پارەن یار موچەنە خۆ ئینسان تەماشاکە لە کۆمەلگای کوردیدا لەوانەیە نسبەتیش کەمی موچەخۆر بێ بەڵام ئەوەی تریش مشکلی دارایی هەیە ڕۆژانە ساڵانە دایان هەزار گەنج کە هێزی کاران بەڕاستی بۆ بنیادنانی ژانی ئابووری کۆمەلگات ئەوان هەموو بێئیشن هەموو بێکارن ئەو حاڵەتەی کە ئەو خۆ پێشاندانەیە کە چەند بدایەتەوە مانگە سەرەتا مانگە دروست بوو تەماشاەکەی هەموو جیلی گەنجە هەموو گەنجە کە بێکارە بێ هیوایە هیچ وایەشی نییە موچەخۆر نەبوو. جا بۆیە بەکو عەرزم کردی بەداخەوە سیستەمی ئابووری ئێمە سیستەمی سیاسی ئێمە پێناسەی نییە و نادرە بۆیە ئەو حاڵەتەی کە لە کوردستانیشدا هەیە زۆر دەگمەنە لە مێژووی دەسەڵاتی سیاسی لە دنیادا. جا پرسیار ئەمەیە بەڕاستی پرسیاری ستاندارد چی بکرێت ئەوەیە پرسیاری جەوهەری ئەگەر ئەمە بگەڕێنەوە بۆ مێژووی قەیران لە 2014ەوە کە ئەوەیان ڕاگانە کە ئابووری سەر بەخۆ دەکەن تووشی خۆیان گلاندە هەندێ گرێبەستی نەوتەوە کە ئەهلینین بەڕاستی ئەوە بەهۆیەکە و قەرانە دروست بوو ئەو قەرانەش بەردەوام دەبێ
جا دووبارە کوتم دەوێت پرسیاری سەرشتی لەسەر هەموو ئاستی لەسەر ئاستی هاوڵاتی دەسەڵاتی سیاسی ئەگەر هەبێت و کۆمەلگا بەگشتی دەبێت ئەوە خەڵک بیرکاتەوە چی بکرێت و ئەوەش وەڵامی هەمە جۆرە هەیە و باشە دەشکێت بۆ زۆر وەڵامەکان وەڵامی ئەو پرسیارە مەسەن پاکانە بکرێت بەڵێ بەڵێ دواتر قسە لەسەرەوە دەکەین چی بکرێت بەس وتت ئەو حکوومەت تێرەمی هیچ پاکانەیەکی نییە بۆی کە موچە بەم شێوێ بێ ئەوان بۆ منە دابەزی نرخینەوت نازان ڕێک نەکەوتن لەگەڵ بەغداد کۆرۆنا ئەمانە دەکەن بە بەهانە و بیان و هیچ پاساوێک هەیە بۆ ئەمانە پێ دوایە نانایس پاساو نییە ئەکیید پاساو نییە چکە لە 2014 و کاتی بەهای نەوت بەرز بوو مشتی لە عێراقەوە تقریبا وەزع باش بوو ئەو کێشەیەکە لەگەڵ ئێستا هەیە لەگەڵ بەغدا و کاتی بەو جۆرە بەتوندی نەبوو ئەم جاریش نیان دەتوانی موچە بدەن ئەم جاریش پاشەکەوتی لە سڵا 25 موچیان دەدا وەکو ئێستا مەسەن چۆن بە ساڵی 4 مانگ دەیدەن بۆ پاکانە نییە لەبەر ئەوەی کە ئەگەر لە ڕووی ئابووریەوە بە ئابووری بەمانە گشتیە فراوانەکەیەوە تەماشا بکەین لە کوردستانیدا ئەگەر ئیدارەیەشی نیشتیمانی دڵسۆزە بێ بەشی ئەوەی هەیە بەڕاستی کە بتوانێت موچە دابینکە و پرۆژەی خزمەت گوزاریش جێبەجێ بکات بەڵام تەماشا دەکەی ئەوە نەکراوە بۆ نەکراوە حتما عەلاقەی بە ئەو تێگەشتنایە ئەو تێگەشتنەیە کە بۆ ئابووری هەبوو بەڕاستی لە 2023ەوە ئەو برادرانە هاتن وتیان ئێمە پێڕەوی بازاڕی ئازاد دەکەین و من کات خۆی چەندە بابەتم نووسینە سەرەوەی کە بازاڕی ئازاد باشەکانی خراپیەکانی بۆچی ئازادە و نامەوێت لێرە دووبارەی کەمەوە بەڵام ئەو بازاڕی ئازادێک کە ئەوانە کردیان بوو بەهۆی ئەوەی کە کارتی گشتی فەلەس ببێت لەو ڕۆوە من پێت دەڵێم بۆ پاکانە نییە تۆ تەماشاکە تۆ کارتی نەوت کارتی تەلەفۆن کارتی پەیوەندی کارتەکانی تری گواستنەوە ئەگەر ئەوانە دەوڵات حکوومەت خاوەنددارەتی کردبانە بە دڵنیایەوە پارەی موچە زیاترش دەبوو و دەتوانرا پارەی زیادی شەوێ بۆ بواری ترکە سەرمایە گوزاریدا بکرێت لە بواری کارتی کشتتوکاڵدا پیشسازی چوکدا خزمەت گوزاری زیاتر و باشتردا و دروستکردنی ژێرخانی ئابووری و گواستنەوە ئیلا ئاخری بەڵام ئەوە نەکرا بۆ چونکە زۆربەی هەر زۆری ئەو کارتە گشتیانەی کە واقعان داهاتی گەورەیان هەیە وەکو نەوەیت وەکو کارتی تەلەفۆن مۆبایل ئەوانە هحکوومەت نین ئیهالین ئەهلەکەش ئێمە دەزانین چێ سەحەبی ئەوانەیە ئەوانە زەریبە دەدەن یا زەریبە دەنادەن ئەوە شەر پرسێکە کە ئێمە نازانین کەس دەکەم دکتۆر و سەرچاو هەر گرفتەکە بەڕاستی ئەوەیە جامرکات خۆی بە تەفاسیل باسی ئەوم کردو کە ئایا کۆمەلگای ئێمە بەو حاڵەتە کۆمەڵایەتی ئابووری ژێرخانە ئابووریە ناڕێکەی کە هەیەتی ئامادەیە بۆی کە بتوانێت لەگەڵ بازار لەگەڵ سیستەمی بازاری ئازاد بڕواوی کە لە ئەمریکا لە ئەوروپا هەیە بە تاکیدەوەنا بە تاکید ناتوانێت و هەر ئەوەشە کەوای دەکات کە مەسەڵەن خەڵکی کوردستانی تووشی گرفتی جدی بوون چونکە لێرە ژێرخانی ئابووری نییە ژێرخانی تۆڕی کۆمەڵایەتی نییە و لە هەمووش گرنگتر ئەو کارتی تایبەت کە بتوانێت ببێتە جێگرەوەی کارتی گشتی ئێمە هەمومان دەزانین چۆنە لە هیچ ڕێنمایەک نییە هیچ یاسایەک نییە هیچ ڕێخستنێک نییە دەتوان بڵێن فەوزایەکە لە بازاردا نەخراوە بۆ جۆرێکە بەرپەرز بێ لە ئەوەی کە توانای هەر تاچێکی ئەو کۆمەلگایە گۆڕێ بۆ دەستکەوتێکی ئابووری و ئەو حاڵەتەشە نەبوونی ئەوەشە کەوای کردو مەسەن دەبینی کە لە کوردستانیدا ڕۆژێک هاتووەتە پێشکە بەڕاستی بە ئازارە بۆ هەمووان سوپاس دەکەم دکتۆر دواتە گەرم بۆ لای بەڕێست مامۆستا عومەر بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە هەر مەسەلەی موچە و ڕێکەوتن سپی کۆبوونەوەی کشەیە لە پەرلەمانی کوردستان بەڕێزت نامی لیژنەی دارایی کۆبوونەوە کە تێدا ئەم کۆبوونەوەوانە هیچ سوودێکیان بۆ موچە بۆ ڕێکەوتن هەیە ئێمە طبعا ئێمە داوامان کردبوو کە وەفدی دانوستانکار کە ئەچێتە بەغدا یا هەر ڕێکەوتنێک هەیە لەسەر وەرەقە بێتە پەرلەمان بەڵام بەڕاستی نەک بەو جۆرەی کە ئەو کۆبوونەوەی کە سبەینە بەڕێوەچێ و ئەو کۆبوونەوەیە بەداخەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وەک چۆن دوو دانە مانگە پەرلەمانیان پەک خستووە تەنها لەبەرەوەی
دەنگێکی خەتایەوە ناڕازی نەبوو کە تەپڵتان لێدا و شتان پەرلەمانەکەتان پەخست جا تەماشاکەم دەسەڵاتە چەند ترسنۆکە ئەترسێ لەوەی یەک پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن یەک قسەی ڕاست لە پرۆتۆکۆلی پەرلەمانە بکە و خەڵک بیبیستێ ئەترسێ لەوەی مناڵێک تەمەنی 13 ساڵ بێ وەکو هەرێم لە سەی سادق بە مەدەنیانە بێت بەرامبەری هاوارکە وەکو ئاکۆ بە مەدەنیانە کە کارمەندە کە کرێکاری ڕۆژانەیەکە لە کفری بێت لە بەرامبەری هاوارکە وەکو هیوا کە گەنجێکی مەدەنی بێت دەسەڵات بێت لە بەرامبەریان هاوارکە بزانە ئەم دەسەڵاتە چەند ترسنۆکە ترسەکەی لە خەڵک لە حەقیقەت لە ڕاستی لە حەقانیەت گەشتۆتە ئەوەی دەستگایەکی گەورەی وەکو پەرلەمان کە زۆری نەشەتیایە لە دەستەی سەرۆکایەتیا 100% بڕیارەکانی ئەڕوا وە زۆرینەیە و پاشکۆی دەسەڵاتە لە ژمارەی ئەندامەکانیشە لە ناوهۆڵی پەرلەمان و لە قاعا زۆرینەیە و ئەوەی لەسەر ئۆپۆزیسیۆن حسابە بە تەواوەتی نزیکەی 20 پەرلەمانتارێکە هێندێک جارە کاتە 23 هێندێک جار ژمارەکەی زیاترەکە و زۆربەی کات کەمترە لە 23 لەوە ئەترسێ کە کۆبوونەوەی پەرلەمان ڕێکخا پەرلەمانتارێک لە مایکی هۆڵی پەرلەمانەوە یەک قسەی ڕاستکە کە خەڵک بیبیستێ بۆیە دوو دانە مانگە یەک کۆبوونەوە کراوە کۆبوونەوەی 30 مانگی 11 کە تیایدا ئێمە بەپێی یاسا تەبعاً خۆ ئێمە ناتوانین هاوارکەین ئەگەر یاسا پشت ئەستور نەبین بە یاسا ئەگەر پشت ئەستور نەبین بە شەرعیەتە دەستوری و پەرلەمانیەکان ئەگەر پشت ئەستور نەبین بە هاواری خەڵک بە حەقێکە لای خەڵکە ئێمە ناتوانین لە پەرلەمانە قسەیە بکەین هاوتانە بێ لەگەڵ ئەم پرەنسیپانە بۆیە بەڵێ ئێمە ئەو کۆبوونەوەیە لەبەرەوەی ئێمە لەسەر حەق بووین ڕێگەمان نەدا کۆبوونەوەیەک بکرێت کە لە پەرلەمان بخاتە دۆڵێک خەڵک و خواست و ئامانج و خەمەکانی لە دۆڵێکی تر بن بۆیە دەستەی سەرۆکایەتی دوو دانەمانگە تەنها و کۆبوونەوەی کردووە پەرلەمانی پەخستووە لە مانگێکیشەوە دەستنە پشت تا مانگی بەڵاوە دوو دانەمانگیش پشووی ئەوە چوار ئەوە چوار مانگ تۆ تەماشا کە دەسەڵاتێکی گەورەی وەکو پەرلەمان کە نوێنەری خەڵکی تایە لەم دۆخە پڕ لە قەیرانە قەیرانی ئاووری کاریگەڕی سیاسی پەیوەندیدار بە هێزە سەربازیەکانەوە پەیوەندیدار بە ناڕەزایی خەڵکەوە بە کوشتن و خوێن ڕشتنەوە هەموو ئەوانەوە بێت پەرلەمان پەکخەی بەم جۆرە و ئێستا کۆبوونەوەیەک ڕێخەی کۆبوونەوەکە نەمیوانداریە کۆبوونەوەکە هێشتا ئێستا تەرەفی بڵێن چۆن کۆ دەبێت هیچ مادەیەکی پەیڕەوی نیە لە پەرلەمانە ئەم جۆرە کۆبوونەوەانە ڕێخا ڕاستە لیژنەکان ئەتوانن هەر بەرپرسێک لە حکوومەت بانکەن بۆی بێتە لیژنەکان ڕوونکردنەوەیان باتێ و زانیاریان باتێ بەڵام لە ڕاستیە هیچ مادەیەکی پەیڕەوی نییە کۆبوونەوەی لەم جۆرە ڕێکخا کە هیچ ئەنجامێکی نییە هیچ ئەنجامێکی پرۆتۆکۆلی نییە پەرلەمان بایەخەکەی چییە ئەگەر لە نەتیجەی کۆبوونەوە و گفتوگۆکانی بڕیار نەکەوێتەوە کە تیایدا حکوومەت پابەندکە بە بنەما یاساییەکان بە بنەما دەستوریەکان بە مافەکانی خەڵک و حکوومەت بخاتەوە سەر ڕێگەیەکی ڕاستەقینە و تیایدا خەڵک ئاسوودە بێ لەوەی پەرلەمانێکە یە نوێنەراتیەکە ئەم کۆبوونەوەی سبەینێ خواگر لەوەدا جیاوازەی چیە لەگەڵ ئەو کۆبوونەوەی ئێوە داوەتان دەکەن ئێوە داوەتان دەکرد بێنە ناو هۆڵی پەرلەمان لێپرسیمان لەگەڵا بکرێن ئەوەی کە ئێستا دەکرێت جیاوازێنی هیچ ئەمەی ئێستا ئەکرێت بە تێگەیشتنی من سوپاسکردنی شاندێکە کە هیچیان نەکردووە سوپاسکردنی شاندێکە لەسەر شتێک کە شکستیان تیا خواردووە ئەم شاندەی چوونەتە بەغدا و 15 ڕۆژ لەوێ بوون و گەڕاونەتەوە یەک شتیان کردووە ئەڵێن لەسەر بودجەی 2021 ڕێککەوتین ئێوە هیچ ئازایەتی نییە ئەوە هەر ئەنجومەنی وەزیران خۆی ئەم مافە دەستوریەی هەرێمی کوردستانی چەسپاندووە نەک لە بودجەی پرۆژە یاسای بودجەی 2021 لە 20 شا چەسپاند بووی لە 2019 شا چەسپاوە کە هەرێمی کوردستان ئەرکێتی 250,000 بەرمیل نەوت ڕادەستکە لەگەڵ نیوەی داهاتە فیدراڵیەکان لە بەرامبەرە ڕێژەی لە 12.67 کە پێشتر حەڤە بوو ئەتوانێت لە بودجە لە بەغداوە وەرگێ بەس ئەگەر کۆبوونەوەی پەرلەمان بایە و بڵین کۆبوونەوەیکی ئاسایی پەرلەمان بایە باشتر دەبوو نەگە و کۆبوونەوەی کە بێن لەگەڵ لیژنەی دارایی و سامانە سوورەکان سەرۆکی فراکسیۆنەکان لە هەوڵێک بێکەوە کۆبوونەوە و کۆمەڵی قسە بکرێت
ئەو کۆبوونەوەیە سبەیناشی بینن کە هیچ ئەنجامێکی بۆ خەڵکو بۆ هاوڵاتی نابێ و هیچ ئیزافەیەک بۆ سیستەم و ئیدارە و بەڕێوەبردن و پەرلەمان ناکا لە هەرێمی کوردستانە و بە یەک دینار گیرفانی هاوڵاتی هەژار گەرم ناکاتەوە. خۆت بەشداری دەکەی وەکو لە لیژنەی داراییە؟ سبەینێ ئێمە هەڵوێستی خۆمان هەم وەک خۆم ئەندامی لیژنەی داراییم هەم وەک فراکسیۆنی کۆمەڵی ئەعلانەکەین پێسیوەکان باردایە باری بای کۆتاوێ بەشداری بێ. ئێمە هەرچی شتێک بەڕاستی بە بەرژەوەندی خەڵک بزانین. ئەگەر بزانین لە بەشداریکردنمان لەو کۆبوونەوەیە ئەتوانین نوێنەرایەتی هاوڵاتیان بکەین ئەو هاوڵاتیانەی کە موچیان بڕاوە کە قوتیان بڕاوە کە نانیان بڕاوە ئەو هاوڵاتیانی کە چاوەڕوانیان هەیە ئەو گەنجانەی کە ناڕازین لەم سیستەم و حکومڕانیە بەدڵنیاییەوە بەشداریەکەین لە هەر پرۆسەیەکە لە هەر پرۆسەیەکی سیاسی پەرلەمانی دەستوری یاساییە. بۆیە ئەو کۆبوونەوەی سبەینێ بۆ هەر کۆبوونەوەیەکی پرۆتۆکۆلی نییە. یعنی یەک قەرار ناچێتە ناو پرۆتۆکۆلی پەرلەمانەوە یاداشتیش بکرێت تەنانەت و ئەم کۆبوونەوەیە ناتوانێت بڕیارێکی لێ بکەوێتەوە کە تیایدا حکومت بخاتەوە سەر ڕێگە ڕاستەکە کە ڕێگەی بەرژەوەندی خەڵک. باشە، سوپاس دەکەم. دکتۆر بگەڕێمە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێمە ئێستا بەڕێز وتت سیستەمە حکومڕانیت چی لە ڕووی سیاسی و چ لە ڕووی ئابووریەوە هیچ پێناسەیەکی نییە. ئەگەر بەڕێز وەکو مامۆسایەکی زانکۆ پێناسەی بکەی ئێستا سیستەمە سیاسیەکەمان ئابووریەکەمان لە چی بارە دۆخێکدا گەشتۆتە ئاستی ئاش بەتاڵی سیاسی بێ ئابووری بێ؟ باسی ئەوەت کرد ئاشبەتاڵ ڕاستەکە من تقریبا پێش 5 ساڵ 6 ساڵ بابەتێکم نووسی بۆ ئاشبەتاڵی ئابووری لە هاوڵاتی ئەو کات بالفعل لەو کاتەوە کوردستان تووشی ئاشبەتاڵی ئابووری بوو کە بۆی ئەو گرێبەستە نەوتانەوە کە بە شێوەیەکی زۆر ناشیانە و نازانستانە لەگەڵ هەندێک کۆمپانیا ئەبلاولا واژۆ کرا ئیمزا کرا و لەسەر هەموو شانەوە ئەو گرێبەستانێک کە لەگەڵ تورکیا و ئیمزا کرد بۆ ماوەی 50 ساڵ و دوایش لەگەڵ ڕۆزنەفێت هەر ئەو کاتی کە ئیعلانی ئەوەی کرا کە ئەوانە ئابووری سەر بەخۆ ئیعلان دەکەن و دەتوانن ئابووری دەهاتینەوە پێویستیەکانی خەڵکی کوردستانی بێ کە دوای بۆمان دەرکەوت کە ناتوان موچەش بدەن و ئەو حاڵەتە دروست بوو کە ئێستا هەیە. هەر ئەو کاتی من بابەتی ئەوم نووسی کە ئەوە واقعان ئاشبەتاڵیشی ئابووریەوە ئاشبەتاڵی ئابووریەکە بە شێوەیەکی جدی چارەسەر نەکرێت سەردەکێشێ بۆ ئاشبەتاڵی سیاسیش کە بەداخەوە ئێستا ئێمە تەماشا دەکەین لەسەر ئاستی سیاسی هەموو حیزبەکانی کوردستانی بەڕاستی لە چەپەوە تا ڕاست لە قیامەتگەراوە تا دنیاگەرا هەمویان حاجز ماون هیچیان پێ نییە بۆ خەڵک پێ بڵێن بەڕاستی ینی حکایەتێک نەماوە کە بیکەن ینی ئەوەی کە ماوەتەوە لێرەدا بەڕاستی ئارامی خەڵکی کوردستانیە و سەبری خەڵکی کوردستانی دەنا شتێک نەماوە بۆی کە تۆ بڵێ ئێمە ئیدارەیەکمان هەیە دەتوانین ئیدارەی خۆمان بکەین. تۆ تەماشاکە تا ئێستا 29 ساڵە کورد کە حکومەتە تا ئێستا عەزیزم مەسەلەن ساڵی تۆ مشکلی کارەبات هەیە. ینی تەسەوەر کە مەسەلەن کارەباکەنیە ئەو بخۆی کە کارەباکەنیە بخۆی پرسیارەکە معناوە لەو وڵاتەیەدا کە کارەبانە بێ ژانی ئابووری نییە ژانی ئابووری وەستاوە وڵاتێک کە ژانی ئابووری چالاشیە بێ معقول نییە کە کارەبانە بێ عەزیزم. بەڵام ئەوە نیشە و ڕزەکەش دەڕوات و هاتوونە سەر و حاڵەتەی کە هەمووی لە گەورەوە تا بچووک لە حیزبەوە تا حکوومەت هەمووی چاوەڕوانی ئەوەیە لە بەغدا دەخوا بڕەپارەیەک دێ یانا بۆی کە بەشی نیوەچێ پێ ناکات. ئەوەش بەڕاستی دەگات ئەومان پێ دەڵێت کە ئێمە لە کۆتایی ئەو ئەزمونە نزیک بوونەوە کە بڵێن ئەزمموی هەرێمی کوردستانە ئللا مەگەر گۆڕانکاریی زۆر جدی بکرێ بەڕاستی ئەوەش جورئەتی دەوێ ئەوەش توانای دەوێ ئەوەش فکری دەوێ پرسیار ئەوەیە ئەم فکرە ئەم توانایە ئەم جورئەتە هەیە بەسەن کەسێک لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەستێت باو چاکسازی ڕشەیە کە بتوانێت ئەو حاڵەی ئەو ڕۆژە بە ئاراستەی شتردا بگۆڕێت. باشە بەڕاستی هەموو دەبێت ناوبڕێکم دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێزت ناوبڕێکمانەی بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە.
ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوەی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر بگەڕێمە لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێز پێشتر وتە پرسیارە سەرەکیەکەوەیە کە ئێستا چۆن کێشەی موچە چارەسەر دەبێت ئەوە چوونی بەڕێزت چۆن کێشەی موچە چارەسەر دەبێت وە ئەو تاوانە ئابوووریانەیە خود بە ئەوەی کە بەڕێز وتت ئاژبەتاڵە ئابوووریەکە چۆن دەکرێت بیگۆڕین بۆ دەرفەت و چارەسەر بەڕاستی ئەگەر ویستە بێ ئەگەر ئامانچە بێ و ئەگەر لامە کاتە جورئەتیشە بێ ئاسانە زەحمەت نییە بۆ نمونە ئەوەی کێستا سەرۆشی حکوومەتە دەتوانێت ئجراعاتی زۆر گەورە بکات دەتوانێت بەشی زۆری ئەو دامەزراوە ئابوووریانەی کە لەلایەن هەندێک کەسەوە دەستی بەسەردا گیراوە لیان بستێنێتەوە و زۆری ئەو پارەی کە وەکو زۆران دەڵێن لەو بینیوان دەبرێن بەرەم ساڵە بخۆر کەوتی کە پارێکی زۆر شتە دەرەوە دێبگەڕێتەوە هەڵبدا ئەوانەی کە پارەیان بردوێتە دەرێ دارایی وڵاتیان بردوێتە دەرەوە بیژێڕێتەوە و لە هەمە کاتدا ئەگەر بیەوێ دەتوانێت چاو بخشێنێتەوە بەو گرێ بەستەنەوتیانەی کە کراوە بەڕاستی چونکە خاڵی لاوازی سیستەمی ئابووری ئێمە ژیانی ئابووری کوردستانی ئەو گرێبەستانەیە بەڕاستی
جابووە مەسەن بە لە بەرچاوگرتنی ئەو ڕەوشەنە هەموارێکی خەڵکی کوردستانی تووشی بووە سەرۆشی حکوومەت ئەگەر بیەوێت ئەگەر واقعان بیێ بخۆشتیەوە نەگلابێت لەو گەندەڵی و مندەڵی گرێبەستە نەوتەکان دەتوانێت کاری شوا بکە بانجی ئەو کۆمپانیا نەوتیانە بکات و بە پاساوی ئەو حاڵەتێکە لە کوردستان دروست بووە بە جۆرە لە جۆرەکان چاو بخشێنێتەوە بۆ گرێبەستە نەوتیانەدا و لە بری ئەوەی ئەو کۆمپانیانە لە 1970 بەرن با لە 1920 بەرن ئەمجا لە هەما کاتشدا سەرۆشی حکوومەت دەتوانێت بەڕاستی ئەگەر بیەوێت ئەو شتێک کە پێ دەڵێن خەرجی کۆمپانیا نەوتەکان ئەوە شتێکە ئەفسانەیە ئەساسی نیە یعنی چی بە ملیار دلار بدەی بە کۆمپانیایشی نەوت کە عەلا ئەساس نەوتی دەرهێناوە و لە هەمان کاتیشدا ئەو کۆمپانیا نەوتە بەشی زۆر نەوتەکەی بۆ خۆی دەبات باشە سەرمایە گوزاری یعنی چی عەزیزم یعنی جا بەڕاستی هەڵەی زۆر گەورە کراوە جا بە جەهل بێ یا بە هەر بۆ کارێکی تر بێت ئەو کۆمپانیایە تۆ شوێنێکت هەیە دەیدەی بە کابرای سەرمایەدار کابرا لە گوندێکیش بێ ئەوەی دەزانێت زەمینێ زەویەکت هەیە کابرا دێ سەرمایە گوزاری تێدا دەکات بە نیوەک ئیتر تو پێویست ناکە بچی ئەو سەرمایە بدێەوە بە کابرێک کە سەرمایە گوزاری تێدا کردووە لە هەمان کاتیشدا ببێ بە شەریک جا لێردا هەڵەی گەورە کراوە لەو گرێبەستە نەوتانەدا ئەگەر بیانەوێت ڕەوشی ئابووری کوردستانی بگۆڕن دەبێ بەڕاستی چاوبخشێنەوە بە گرێبەستە نەوتانە و دووبارە پرسیار سەرۆشی حکوومەت یا ئەو دەسەڵاتی سیاسیەکە لە کوردستانیدا هەیە توانە هەیە و جورئەتیەوە هەیە و دەتوانێت ئەو بابەتەی بکاتە پرسێکی نیشتیمانی بەڕاستی نەکات لە چوارچێوەی حیزبێکدا بمێنێتەوە باشە بە کورتی دواتر شەرەگرەم و لای بەڕێز بەس خۆت ئەو جورەتە لە دەسەڵاتداران دەبینی یان لە کابینەی نوێم دوای ئەوە ساڵێک و ئێمە خەریکەچینە 6 مانگەوە هیچ برارێک بەو ئاراستێنراوە یا خۆتەنا بارگرانێکە بۆ هاوڵاتی بۆ کورتی بێ دواتریش دەگەرەمە وڵات دکتۆر پرسیار بەڵێ ڕاستەکەی لەگەڵ دروستبوونی کابینەیەوە من هەتا بابەتێکم نووسی کە فرسەتێکی باش بوو بۆ ئەو کاک منسووری کە بتوانێت وەکو کەسایەتێکی سیاسی ئایندەیەکی سیاسی بۆ خۆی دروست کات جیاواز بێ لەوەی کە تا ئێستا هەیە دەیتوانی زۆر گۆڕانکاری جدی بکە و واقعان من شخصەن پێم وا بوو دەبێت کارێک بکە بۆی کە بتوانێت جیا بکرێتەوە لە ئەو ڕەوشە سیاسی ئەو ژینگە سیاسێکە لە کوردستانی داهبووە و لێرەشدا پێویستە شتێکیش بڵێن مەسەڵەن ئەو حاڵەتە قەیراناو کە ئێستا دروست بووە بەڕاستی وەکو چۆن بە کوردەڵێ گۆزەکە لە سەری ئەو برادەریدا شکاوە دەنا زۆربەی ئەو کێشانێکە هەیە پەیوەندی بەو گرێبەستە نەوتانەوە هەیە بۆیە دووبارەی دەکەمەوە ئەو برادەرە دەتوانێت ئەو گرێبەستان چاو بەخشێنێتەوە بە گرێبەستان نەوتەکانە یا بە خۆی ئاگادار و گوێ نەداوەتێ ئیترەوە پرسیار دەبێت لە خۆی بکە بەڕاستی بەڵام بەهەرحاڵ بێ چارەسەرکردنی پرسی نەوت لە کوردستانی ڕەوشی ئابووری لە کوردستانی بەداخەوە چاک نابێت بەو جۆرە بەردەوام دەبێت و هەتا کات خۆ بابەتێکم نووسی کە قەیرانی موچە تا 50 ساڵ تەواو دەبێتە تاو کاتێک کە گرێبەستە نەوتەکان تەواو دەبن و تا مەسەلەی ئەو گرێبەستە نەوتانە لەسەر ئاسێکی نیشتیمانی نێتەوەی چارەسەر نەکرێت و بەڕای من دەتوانەوە شتێک نەبڵێ مەحاڵ بێت کاکە هەسپینە ئەو پەرلەمانێککە هەیە هەرچیشی ناوێت سپین دەتوانێت حکوومەت ڕاست پێرەکە پەرلەمان داواکە وەکو ئیرادەی خەڵک کە دەبێت ئەو گرێبەستان نەوتیانە جارشت بگەنەوە بێنە پەرلەمان لە پەرلەمان تەزا بکرێت ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیدا نەبوو ڕەفز بکرێت و ئەوانێکی عەقدان کردووە بە هەر جۆرە لە جۆرەکان بوونە هۆی ئەوەی کە زەرەر لە خەڵکی کوردستان کە سزا بدرێن بەڵام ئایا دەکرێت ئەوە دەبێت لە برادران بپرسی سوپاس دەکەم مامۆستا بەر لەوەی کە بچین بەردەم هەڕەشەکان سەبارەت بە چاکسازیەوەی باز دەکرا بۆ موچە هیچ ئیسانبینی چاکسازیەکە یاخود ئەوی دکتۆر دەڵێ ئایا بەرپرسانی کابینەوە جورەتیان هەبوو کە چاکسازیکردن یاخود بە پێچەوانەوە ناشەفافیەت و بڵێن تاڵانی زیاتری کردووە نەخێر بەداخەوە یعنی بەداخەوە ئەوەی کە ئەم کابینەیە وەکو دروشم بەرسی کردەوە لە بواری چاکسازیە هەموو ناوڕۆکەکەی لە یاسایەکی چاکسازیەوە دەرچوو کە ئەگەر یاساکە لە باشترین حاڵەتە ئەگەر یاساکە زۆر بە باشیش جێبەجێ بکرێ هیچ لە دۆخی ئێستای ژیانی هاوڵاتیان ناگۆڕێ تەنها هێندێ ڕووکاری موچە کە مەسەلەن دوو موچەی هەیە یا موچەی زۆر بەرز هەیە یا هێندێ تێپەڕاندنی یاساکان هەیە کە ئەوە
کە بەڕاستی دۆخی دارایی و ئابووری هەرێم ناگۆڕێت تەنها لە ڕووی دەرونیەوە هەندێک بابەت چارەسەرەکە بۆیە بەداخەوە هەموو دروشمی چاکسازی ئەم کابینەی لەو یاسایە کورتەڵات بەرهەمێکی بۆ تا ئێستا نە ئێستش بەرهەمیە بێ و کابینەکەش کۆتایی بێ بەرهەمی فەرمانبەران زیاتر دواکەوت دۆخەکە خراپتر بوو چونکە بۆ هەر لە بنەمایە ئەم کابینەیە و ئەم دوو حیزبە سیاسیە دوو حیزبی سیاسی خاوەن ماڵ حیزبێک خاوەن کە میوانە لەگەڵیانە گۆڕان ئەم سێ حیزبە دەستیان نەبردووە بۆ بوارە ڕاستەقینەکانی چاکسازی و بۆ کەمکردنەوەی ئەو هەڕەشانەی لەسەر دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان هەن چونکە تۆ ئەگەر کاتێک دەتەوێت دۆخێک باشکەی ئەبێ بە شێوە لە ڕێگەوە دەستبەری بۆ گرفتەکان دەستنیشانکەی و لەسەر بنەمای ئەوە هەنگاوی ئایندە دەستنیشانکەی گەندەڵی و قاچاقیەوەنە زیادی کردووە بەڵە بە دڵنیاییەوە ئەسڵەن زیادبوونەکەی بە جۆرێکە جاران ئەگەر تۆزێک تا ڕادەیەک لای ڕای گشتی شاراوە بێ ئێستا زۆر بە ئاشکرایەوە ئێستا زۆر مەترسیداریشە جاران بە فلتەراتێ پەڕێسە بە فلتەراتێ ناپەڕێ و ئێستا تڕێلەی گەورەیە تەژوورەوە کەس نازانێت دەرمانە کیمیاییە باشە خراپە ژەهرە و مەوادی هۆشبەرە چەکە تەقەمەنیە چییە تەنها بۆ ئەوەی بەرپرسێک لەم تڕێلەیە کە شەوانە بە سەدانن یانە ژوورەوە 40 گەڵا 50 گەڵا دەسەبەن بۆ هێنانە ژوورەوەی مەڕ و بزن و ئەوانە کاو کەلەرم و بەرهەمی ناوخۆ وێران کردەوە بڵێ باڵە بە دڵنیاییەوە بەرهەمی ناوخۆیان وێران کرد و لە بواری ئاژەڵداری لە بواری باغداری لە بواری کشت و کاڵ هەموو ئەم بوارانە لەم 2 ساڵە زۆر پاشەکشەیان کردو بەهۆی ئەو قاچاقچێتی کە زۆر بە ئاشکرا ئەگەر لووتکەی دەسەڵات یا خۆی نیکە یا ئاگادار نەبێ یا بە چاوپۆشی ئەو نەبێ ناکرێ بەداخەوە نەوەکو چاکسازی نەکرا بەڵکو ئێمە هەنگاوێکی زۆر گەورە گەڕاینەوە بۆ نزیک لە بەرەی کوردستانی کە سەردەمێک بوو هێشتا هەڵبژاردن نەکرا بۆ کابینەکانی حکوومەت دەست نەکرابوون بینە سەر ئەو هەڕەشانەی کە لە بەردەم ئابووری هەرێمدان بڵێن بۆ ساڵی داهات و یاخود وەکو دەرفەتیش جگە لە هەڕەشەکان چین دەرفەتیش هەیە بەڵە بە دڵنیاییەوە من وتارێکم نووسیوە کە دوێنێ بڵاو بوویەوە تایدا ئاماژەم بە 5 هەڕەشەی جدی کردووە و لەگەڵ یا 4 دەرفەت کە لە هەرێمی کوردستانە بۆ دۆخی دارایی و ئابووری لەبەردەستن یعنی ئەگەر ئیرادەیەکی ڕاستەقینە هەبێ وەکو کاک دکتۆر باسی کرد دەکرێت بە ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکان و سوود وەرگتن لە دەرفەتەکان دۆخی ئابووری و دارایی هەرێم زۆر باش بکرێ هەڕەشەی یەکەم نەبوونی شەفافیەتە کە لە هیچ سیستەمێک نییە لە دنیاە بەبێ شەفافیت بتوانێ هەنگاو بنێ بتوانێ هەڵکە بتوانێت خەڵک ڕازی بکە یعنی من و تۆ لە ماڵی خۆمانەوە دانیشتوین ئەزانین بودجە پلانی دارایی خەرجی و داهاتی ئەمریکا هەتا ئەفغانستان بزانین چییە و چۆنە و شارەزاییمان هەیە لەسەری بەڵام هی هەرێمەکەی خۆمان نازانین نەوەکو بەغدا نازانێ و گلەیەکە پەرلەمانی کوردستانیش نازانێ نەوەکو پەرلەمانی کوردستانیش نازانێ حیزبەکانی دەسەڵاتی شەوانەی کە لە ئاستی جیاجیا بەشدارن تەنها چەند کەسێکی کەم ئەزانێ داهاتی ئەم هەرێمە کامەیە و لە چیا دەسەکەوێ و بۆچی بەشی خەرجیەکان ناکە بۆیە نەبوونی شەفافیت هەڕەشەیەکی زۆر گەورە و جددیە چاڵانیشی زیاد کردە دزی خۆی کە شەفافیت نەبوو معنای وایە تۆ شتی شاراوت هەیە شتی شاراوە هیچ کەس شتەکانی خۆی ناشارێتەوە ئەگەر یاسایی بن ئەگەر دروست بن ئەگەر ڕاست بن و هەمیشە ئەوانەی کە حسابیان ڕاستە لە بەردەم خەڵکا بێباکن و زۆر بە ئاشکرا حسابەکانی خۆیان ئاشکراکەن ئەمانە حسابی نێنیان هەیە نەگەر حسابی نێنیان هەیە تەنانەت 2 گیرفانیشیان هەیە بەر لەوەی داهاتە ڕاستیەکە بگاتە 2 گیرفانەکەش لێلا ئەدرێ و لێ ئەدزرێ و بە تاڵانە برێ ئەمە دۆخی ڕاستەقینەی دارایی هەرێمە یەک نەبوونی شەفافیت 2 نەبوونی دامەزراوەی دارایی ئابووری لە هەیکەلی ئێستای وەزارەتی داراییەوە هەتاوەکو بانکەکان هەتاوەکو سیستەمی کۆکردنەوەی باج هەتاوەکو زۆر بواری دەر کە ئەرکیان ڕاپەڕاندنی دۆخی دارایی و ئابووریە ئەرک و ئیلتیزامیان لەسرە لەم بوارەوە نەک ناتوانین بڵێن لاوازن ئەتوانین بڵین هەر نەبوون مەسەلەن تۆ بانقە حکومیەکانت بێجگە لە قاسەیەک ئیشی تریان چییە تەماشای کەرتی تایبەت کە لە بواری بانکە تەماشای کەرتی تایبەت کە وەکو دامەزراوەیەکی گەورە وەزارەتی دارایی شەر بۆ نەبوونی وەکویەکە وەزارەتی دارایی هێندە کۆنە هێندە لاوازە هێندە کەم تەرخەمە نزیکە لە نەبووەوە بە هەمان شێوە دامەزراوەکانی تریشکە
ئەرکی دارایی و ئابوووریان لە سەرشانە باشە، کارنەکردن کاتمان زۆر کەمە، بە ئەگەر سەرکەوتن هەڕەشەکان باسەکەم کارنەکردن بە یاسا بەداخەوە تۆ یاسای بودجەت نییە تۆ داهاتەکانە داشکرانی تۆ سندۆقی نەوتت نییە تۆ سندۆقی خانشینیت نییە ئەنجومەنی وەزیران لە دۆڵێکە یاسا و مؤسسات لە دۆڵێکی ترە ئەمە گەورەترین هەڕەشەیە لە سەرکیانی هەرێمی کوردستان خاڵێکی تر زیادبوونی ژمارەی دانیشتوان ڕاستە ئێمە گەلێکی گەنجین یعنی کۆمەڵگەیەکی گەنجین هەر لە خۆی لە خۆیان گەنجبوونی کۆمەڵگە دەرفەتە بۆ پرۆسەکانی ئابووری بەڵام لەگەڵ زۆربوونی ژمارەی دانیشتوانە ئەبێ ئێمە ومان لە پێشچاو بێ کە دوو هەڕەشەی زۆر گەورە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بنەوە ئەویش هەژاری و بێکاریە لەگەڵ یا زیادە بن بە پێ و لێکدانەوانی من کردو من لە 2021 ڕێژەی ئەوانەی ئەکەونە خوارهێڵی هەژاریەوە نزیکەی 1 ملیۆن کەسە واتە لە 5 کەس لە هەرێمی کوردستانە 1 کەس نانی پێویستی دەست ناکەوێت جلوبەرگی پێویستی دەست ناکەوێت شوێنی مانەوەی پێویستی دەست ناکەوێت پەروەردە و تەندروستی پێویستی دەست ناکەوێت کە ئەمە لە هەموو دنیاە بێکاری و هەژاری بێکاری گەنجان لەگەڵ هەژاریە دوو پەتای زۆر کوشندن حکومەتانی زۆر بەهێز گلۆرەکەنەوە تاوەکو ئاستی نابێت دەرفەتەکان باسەکە بە زووی سەقامگیری ئەو ئارامی و ئاسایشەی کە لە دوای شەڕی داعش لە هەرێمی کوردستانە هەیە دەرفەتێکی زۆر گەورەیە بۆ سیستەمێک بۆ خەڵکێک بۆ حیزبێک بۆ سەرکردەیەک کە لە عەقڵی لە بیری ئەم وڵاتە و ئایندەی ئەم وڵاتە بێ خاڵێکی تر بەغدا وەک ناوەندێکی دەستوری تۆ تەماشاکە دابەزاندنی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار بەرپرسیارەتەکە لە بەغایە بەڵام حکومەتی هەرێم لە هەرێم سوودی لێوەرەگرێت بەبێ ئەوەی ڕەخنەشی ڕوبەڕوو بێتەوە خاڵێکی تر ئاشتی کۆمەڵایەتی تا ئێستاش هاوڵاتی ناڕازی لە هەرێمی کوردستانە ئاشتیانە تەعبیر لە بۆچوونەکانیەکە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ئاشتیانە و بە شێوەیەکی دەستوریانە یاساییانە کارەکانیان ڕاپەڕێنن تۆ تەماشاکە لە بەغا بە ڕۆژی ڕووناک ساڕۆخە گیرێتە قونسوڵخانەکان بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە هەموو پێکەوە لەسەر ئەم ئاشتیە پابندین سەرچاوە پاڵنەرەکانی ئابووری هەرێمی کوردستان دەوڵەمەندە بەو ڕێڕەوە بازرگانی لە هەرێمی کوردستانە هەیە دەوڵەمەندە بە خاکەکەی دەوڵەمەندە بە سامانی ژێرزەوی دەوڵەمەندە بە ئاوی شیرین دەوڵەمەندە بە دەستی کار ئەمانە دەرفەتی گەوران بۆ ئەوەی سوودیان دکتۆر کاتمان زۆر کەمتر لە دوو خولەکیش بۆ بەڕێزت ساڵی داهاتوومان ساڵێکی سەخت دەبێت خۆش دەبێت چۆن یاخود ڕێکەوتن لەگەڵ باقیداژ وەکو دەرفەتێک دەبینی سوپاس دەکەم بە کورتی بەو جۆرەکە ئێمە دەیبینین و دەخوێنینەوە بەداخەوە ئەو گرفتانێک کام ساڵ هەیە ساڵی داهاتووش بەردەوام دەبێت ئیلا مەگەر گۆڕانکاری زۆر جددی ڕوودات کە هیوادارین بەو جۆرە بکە لە بەرژەوەندی خەڵک بێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر محەممەد تەمین مامۆسای زانکۆ کە لە سلێمانیەوە لەگەڵ مابووی هەروە مامۆستا عومەر گوڵپێندانی پەرلەمانی کوردستان کە لە سەرەکی لەگەڵ سوپاس دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ